ئایا شەکری میوە هەروەک ئەو شەکرە وایە کەوا ئێستا ئێمە ڕۆژانە بەکاری دێنین یان لە ناو بپسی و کۆکە و کۆلا و خواردنەوەکانی تر هەیە. دکتۆر ئیبراهیم تایر معروف سپۆرت تەندروستی کۆمەڵ بەشی خۆراک، سلااوتان لەبێ بینەرانی خۆشەویست و بەڕێزمان لە هەردوو ڕەگەس. طبعاً هەر جۆرە میوەیەک شەکرێکی تایبەتی خۆی تێدا هەیە و ڕێژەکەشی دەگۆڕێ لە میوەیەک لە بۆ میوەیەکی تر. ئەو میوانەی کەوا شەکرەکان یان ڕێژەیەکی زۆر بەرزە بریتە لە هەنزیر دەتوانم بڵێم ڕقم یەکە، مۆزمان هەیە شەکرێکی زۆری تێدا هەیە، سێوی زەرد و سۆر بە هەمان شێوە، وارووا شفتی و گندۆرە شەکرێکی زۆری تێدا هەیە. شەکرەکانیان ئەغلبی پێدەن شەکری فرەکتۆز یعنی شەکری سادە نییە وەک ئەو شەکرێکەوە ئێمە لە چاو قاوەی دەکەین یان وەک ئەو شەکرێکەوە لە بپسی و کۆکە و کۆلا و سپرایت و شتەکانی تر دەکرێتن. ئەوە شەکرێکی دوانەیە، هەتا دەتوێتەوە ناولەشی ئینسان لەوانەیە کاتێکی زۆری بوێ ئینجا دوایە دەبێت بە شەکری گلۆکۆز لە ناولەشمان. ئەو میوانە هەر یەکە کادۆرێکی تایبەتی خۆی هەیە، ئێمە ناتوانین هەمان وەک یەک پۆڵین بکەین. لەوانەیە ئێستا هەنزیرێک 75 کالۆری تێدا بیتن، بەڵام کە چەند بچووکیشە، بەڵام لەوانەیە سێوێکی گەورەیان پرتەقالێک لەوانەیە 6 کالۆری تێدا بیتن. مۆز لەوانەیە بگاتە 110 هەتا 120 کالۆری تێدا بیتن کەوا دەکات بەقەدەر نزیک بە پسیەک کەوا ئەوش نزیکەی 80 هەتا 110 کالۆری تێدا هەیە. طبعاً ئەو میوانە بێزگە لەوەی کەوا کالۆری برێن شەکر تێدا هەیە و هەروەها ڤیتامینیش تێدا هەیە، بۆیە بۆ ژیانی ئێمە میوە زۆر پێویستە، میوە و سەوزە چونکە کانزای تێدا هەیە و ڤیتامینی جیازای تێدا هەیە، بۆیە پێویستە کە ئێمە ڕۆژانە وەری بگرین، بەڵام بە ڕێژەیەکی وە کەوا کالۆریەکەی هەندە زۆر نەبێتن بەرەو قەڵەویمان باتن یان بەرەو شەکرەمان باتن، یا کەسانێک کەوا شەکریان هەیە ڕێژەیەکی زۆر بخۆن وا بکاتن کەوا شەکرەکەیان بە دکتۆر و پزیشک و دەرمان کۆنتترۆل نەکرێتن. لێرە کێشەک دێتە پێشمان لە بۆ میوەکان. میوە پێشتر کە بەروبوومی دار و درەختەکان کە گەورەدە و بەروبوومی دەگرت بەبێ مادە کیمیایی بوو. ئێستا کێشەیە کە دروست بووە لەو میوانە کە زۆر جار هەندە برا پزیشکانی دەرەوە و ناوەوە دەڵێن لەوانەیە ژەهراوی زۆر بیتن چونکە بە مادەی کیمیاوی وا دەکەن کەوا لە هەموو فەستێک هەبیتن. چونکە ئەگە تەمەشا بکەن خوای پەروەردگار لە هەر فەستێک لە هەر وەرزێک میوەی تایبەتی خۆی داناوە. زستانان ڕۆژ لە دەرێنە، زستانان ساردە، پێویستمان بە ڤیتامین سی هەیە، پرتەقاڵ و لیمۆ و حامز ئەو شتانە زۆرن. پاییزان پێویستمان بە هەندێک ڤیتامین هەیە، لەگەڵ هاوینان تەمەشا دەکەین ئەو میوانێکەوە ئاویان زۆرە بە ڕێژەیەکی زۆر بەردەستن کە بریتە لە شفتی، لە گندۆرە، لە هەنار، لەو بەروبوومانەیەکەوە ئاویان زۆرە. ئەو مادە کیمیاویانەی کە بەکاردێن لە بۆ گەشەکردنی ئەو میوانە ئەوە کاریگەرەکەی وا دەکاتن. زۆر جار پزیشکان دەڵێن زۆر بەکارهێنانی میوە وا دەکاتن کەوا توشمان بە زۆر نەخۆشی بکاتن، یان دەڵێن زۆر خواردنی میوە تەندروست نییە. ئەویش پێویستە ئێمە ڕێنمایی ئەو ئاەتەیە کە ئەگەر بێت و پیادەی بکەین کولوا وەشرەبوا وەلا توسریفوا، ئێمە بیخۆین بەڵام ئیسراف نەکەین، چونکە هەر شتێکەوە زیادە ڕێوی تێدا بوو لەوانەیە بە زیان دەگەڕێتەوە بە سەرماندا، بۆیە پێویستە ئاگادار بین، هیوادارین کەوە میوەکان بخۆن، بەڵام لە هەموو زۆرە میوەکان هەر ڕۆژێ بتوانن دوو زۆری بخۆن، واسە کە ئەویش ڕێژەیەکی زۆر نەبی، هەم ڕۆژێ 5-6 نەوع میوەی بخۆی، دوو زۆر وابزانم کافیە، بەڵام محالە بکەن ئەو شوێنەی کەوا لێی دەکرێتن شوێنەکە تەندروست بیتن، واروها زیاتر بە مادەی کیمیاوی پەروەردە نەکرابیتن. عادەتێکی ناتەندروستە لە ناو کۆمەلگەی خۆمان و لە زۆربەی وڵاتانی تریش دەیبینین کەوا خواردنی میوە لە دوای ناخواردن. ئێمە لە کاتی ناخواردن ئەگەر حیساب بکەین، ینی شخصێکی ئەتیادی کاتێکە نان دەخواتن لەوانەیە بگاتە 1000 کالۆری ئەگەر بێت و برنج و شلە و گۆشت و نان و ئەو خواردن هەموو پێک ڕابخواتن. پاشان لەوانەشە هەندێکیان هەیە یەکسەر چاو قاوەی لەسەر دەکەن کە چاو قاوەش مادەی کۆفاین تێدا هەیە، ئەو مادەیە وا دەکاتن زۆربەی سوودەکەی کەوا مەگنیسیۆم و مادەی ئاسن و لەگە مادەی زینگە لە ناو گۆشتەکەی لەوانەیە لە ناوی باتن، چونکە کارلێک دەکەن لەگە یەکدری، بۆیە واسە کە چای و قاوە بەلای کەمی 2 سەعات زیاتر لە دوای خواردن بخورێتەوە. ئەگەر لە دوای خواردن یەکسەر میوەش بخۆین کە میوەش باسمان کرد زۆربەی شەکری زۆری تێدا هەیە و هەرچەندە شەکرەکەی لەوانەیە سادە نەبی، شەکری معقد بیتن، بەڵام ئەویش وا دەکاتن کەوا هەمیان پێکڕا کالۆرێکی زۆرمان بدەنێ، ئەو کالێ زۆرە وا دەکاتن ناولەش خڕدەبتەوە، ئەو زەکەشمان پێ گەورە دەبیتن، چێشمان پێ زیاد دەکاتن و لەوانەیە ئەو هەموو خواردنەکەەوە پێکەوە تێکەڵاوی دەکەین
ببتەوە هۆکارێک لە بۆ دروستبوونی هەندێک مادەی ژەهراوی و لەوانەش بتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا سەروی سەرجەرگمان زیاد بکاتن یان قۆڵۆن و معیدەمان تووشی پشێوی بکاتن لەوانەیە تووشی غازاتمان بکاتن بۆیە پێویستە وا خۆمان ڕابێنین کە چای و قاوە 2 ساعت لە دوای ناخواردن بیخۆین میوەکانیش عەلەقەل بگاتە 4 ساعت بۆ 5 ساعت چونکە گەدە بەخۆی 4-5 ساعتی دەوێت بۆ بەتاڵبوون ئەگەر بێت و میوەکانشی لەسەر بکەین ئەوە وا دەکاتنکەوە کالورێکی زۆرمان بێ کات بەدەست دەکەوێتن ئەوەش هۆکارە لە بۆ توشبوون بە زۆر نەخۆشی هیوادارینکەوە ئەو ڕێنمایە پیادە بکەن بۆ ئەوەی لەشتان ساغ و تەندروست بێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.